خات و تیتیانە دەچێتە سەرگۆڕی کوڕەکەی. دەڵێت کوڕەکەی هەڕەمەچی تەقەی لێکراوە و کوژراوە. ماکسیم بە نیشانشچێن گولەیەکی بە نێوچەوانیەوە کەوتووە. ئەو یەکێکە لە سەدان هاوڵاتی ئۆکراینی کە سەرەتای مانگی نیسان تەرمەکانیان بەدەست و چاو بەستراوی لە شەقامەکانی بوچە دۆزرانەوە. گوێویستی دەنگی تەقەی ڕووسەکان بووم، بەڵام من دڵنیا نەبووم ئاخۆ کوڕەکەم لەو ناوچەیەدا بوو یاخودنا. کە دەنگی تەقەتەوە بوو پەیوەندیم پێوە کرد، کەسێکی دیکە تەلەفۆنەکەی هەڵگرت، هاوارم کرد کوڕەکەم. دراوسەکەمان کە کوڕەکەم ئۆتۆمبیلەکەی لەبەر دەرگای ڕاگرت بوو، گوتی کوڕەکەت ڕۆیشت. ئۆلێکساندەر بە پەرۆشەوە یەکە بە یەکەی کەیسە پلاستیکی ڕەشەکان دەکاتەوە، نزا دەکات کوڕەکەی لە نێودانە بێت. ئۆلێکساندەر چاوی لە ئەفسەرە سەربازیەکانە پێی نەڵێت ناوی کوڕەکەی لە نێو لیستی کوژراواندا. قسەمان لەگەڵ ژنێک کرد کە کاری ئەم شتانەیە و وێنەی پێنیشانداین، هیواخوازی ناوی لە نێو ئەم لیستانەدا نەبێت. فەرماندە ئۆکراینەکان لەسەر داوای ڤۆلۆدیمیر زیلینسکی سەرۆکی دەستیان کردووە بە بەڵگەکردنی تاوانەکان. 4 نیسان زیلینسکی کە چەند جارێک هەوڵی تیرۆرکردنی دراوە لە ڕێو شوێنێکی ئەمنی توندا خۆی ڕۆیشت بۆ بوچە. لە نزیکەوە شایەتی تەرمی سەدان هاوڵاتی ئۆکرانی بوو لەسەر شەقامەکان و گۆڕ بە کۆمەڵەکان کەوتبوون. ئەمانە تاوانی جەنگن، جیهان وەکو جینۆسایدی دەناسێنێت. ئەمڕۆ ئێوە لێرەن و دەبینن چی ڕوویداوە. تەرمی هاوڵاتیانی سڤیل لەسەر شەقامەکان لە پارک و حەوشەی ماڵان لە ژێر زەمینەکان لە هەموو کوچە و کۆڵانێکی شاری بوچە دەدۆزرێنەوە. بەرپرسانی ئۆکراینی بە قێزەوەندترین کۆمەڵکوژی سەدەی 21ەمین ناوی دەبن. پەنجەی تۆمەت بۆ رووسیا درێژ دەکەن. کۆمەڵکوژی بوچە قێزەوەندترین تاوانی دژ بە مرۆڤایەتیە لە سەدەی 21دا. هەمومان باسی بوچە دەکەین، بەڵام باش شارۆچکە و گوندەکانی دیکەی هەرێمی کیێڤ لەبیر نەکەین کە بە تەواوی بوونەتە سیمای تاوانی جەنگ لەسەر دەستی رووسیا. سێرهی کاپلیچنی کارمەندێکی شارەوانی بوچە گۆڕێکی بە کۆمەڵمان پێنیشان دەدات. دەڵێت ئەمانە تەقیان لێکراوە و کوژراون. سوپای رووسیا دەرفەتی پێنەداون کان بە خاک بسپێر. ئێرە ئەو ناوچەیە کە ڕێگەمان پێدرا بوو بین تەرمەکانمان لێ کۆ بکەینەوە و بە خاکیان بسپێرین. بەڵام کە تیمەکانمان هاتنە دەرەوە لە خاڵەکانی پشکنین تەقیان لە ئۆتۆمبیلەکانمان کرد. تیمەکانمان لەسەر بەرپرسیارەتی خۆیان تەرمەکەیان کۆ کردەوە و تاوەکو سەگ نەیان خوات. دەزانی من هیوا دەخوازم ئەمە بەسەر دوژمنیشم دانێت، دایکێک منداڵی دەبێت ئازاری پێوە دەچێژێت، ئەم برینە هەرگیز سارێژ نابێت. تەرمی سەرشەقامەکانی بوچە دەنگدانەوەی نێودەوڵەتی لێکەوتەوە. ئەمریکا و هاوپەیمانە نزیکەکانی دەڵێن ئەمە هێرشێکی بەمەبەستە و ئامانج لێی کۆمەڵکوژیکردنی ئۆکراینەکانە.
خەڵکی سیڤیل بێبەزەیانە کۆمەڵکوش کراون تەرمیان فرێدراوەتە نێو گۆڕە بە کۆمەڵەکان هەستی دڕندەی و نامرۆڤانەی حاشا هەڵنەگر خراوەتە بەرچاوی جیهان تاوەکو بیبینێت رووسیا تۆمەتەکان ڕەت دەکاتەوە دەڵێت تاوەکو 30 ئادار لە بووچا بوون هاوڵاتێکی سڤیل ئازاری پێنەگەیشت وێنەکانی مانگی دەستکردی ماکسار شتێکی دیکە دەڵێن 19 ئادارە تەرمی قوربانیان لەسەر شەقامەکان کەوتوون ئەو کات رووسیا لە شارۆچکەی بووچە وەزیری بەرگری رووسیا ئەم کۆمەڵکوژیە بە دروستکراوی دەستی ئۆکراینە ناو دەبات میدیای ڕۆژئاواش بە لۆبیکردنی تۆمەتبار دەکات من میدیای ڕۆژئاوا تۆمەتبار دەکەم بە تایبەتی میدیا ئەمریکیەکان نەک تەنیا بۆ بڵاوکردنەوەی هەواڵی ساختە و ناڕاست بەڵکو لە تێوەگڵان لە تاوان لە شاری بووچە ڕۆژ دوای ڕۆژ شاید حاڵی زیاتر دەردەکەون قسە لەسەر تەرمەکان دەکەن بە دوای ئازیزانیان دەگەڕێن کە ڕۆژی سیویەکی ئادار تاریک داهات گوێم لە دەنگی زرێ پۆش بوو کەوتە کار دوایی گوێم لە جنێ و هاوارکردن بوو هەندێک سەرباز لە نزیک بازاڕی APC ڕایان دەکرد و دواییش ڕۆشتن ئیدی نەمبینینەوە لەژێر داگیرکاری رووسیادا خەڵکێکی زۆر دەکوژران و چەندین کەس لەناو ئۆتۆمبیلدا دەکوژران کاتێک هەوڵیان دەدا شارەکە چۆڵ بکەن تکایە لێتان دەپاڕێمەوە شتێک بکەن ئەوە منم قسە دەکەم ژنێکی ئۆکراینیم 2 منداڵم هەیە تکایە ئاشتی بەرپا بکەن لەسەر زەوی تاوەکو کەسی دیکە ئازار نەچێژێت هێشتا زانیاری تەواو لەسەر شەڕەکەی بووچا و تەرمی سەرشەقام و کوچە و کۆڵانەکانی ئەو شارۆچکەیە پشتڕاست نەکراوەتەوە کە کێ دەستی تێدا هەیە و کەی و چۆن ئەنجامدراوە وڵاتانی ڕۆژئاوا لەسەر ئەم تاوانانە کۆڵێک سزایان بەسەر رووسیادا سەپاندووە لە نێویاندا دەیان دیپلۆماتکاری رووسی لە ئەوروپا دەرکراون ئەمریکا سزایی بەسەر خانەوادەی ڤلادیمیر پوتین و سەرکی لاڤرۆڤی وەزیری دەرەوە سەپاندووە رووسیا دەڵێت ڤۆلۆدیمیر زیلینسکی بەرپرسیارەتی هەموو ئەم تۆمەتانە لە ئەستۆ دەگرێت زیلینسکیش قسەی خۆی هەیە ژن و پیاوە ئۆکراینیە کوژراوەکان لە بووچا و ئیرپین و لە شارەکانی دیکە کە سەربازرانی رووسیا بۆی چوون دوایین بڕیار دەخاتە بەردەم هەر هاوڵاتیەکی رووسی بۆ ئەوەی خۆتان یەکلایی بکەنەوە لەگەڵ جەنگدان یاخود ئاشتی ئەگەر لەگەڵ جەنگدان ئەوە بۆ هەمیشە و تا کۆتایی ژیانتان لە کۆمەڵگە دادەبڕێن و لە کۆتاییشدا هەموو شتێک لەدەست دەدەن بەرپرسانی ئۆکراینی سەرەتای مانگی نیسان گوتیان تەرمی لانی کەم 410 کەسی سڤیلیان لە بووچا دۆزیوەتەوە بەڵام ڕۆژ دوای ڕۆژ تەرمی زیاتر لە ژێرزەمین و لە نێو ماڵان دەدۆزرێنەوە بووچا شارۆچکەیەکی استراتیژیە دەکەوێتە باشووری ڕۆژئاوای کێوی پایتەختی ئۆکراینە بەر لە شەڕ جێگەی 28,000 کەس بوو تاوکو ئەو کاتەی رووسیا چۆلی کرد زۆرینەی خەڵکەکەی دەربەدەر ببوون رووسیا دەیویست بووچا وەکو دەواازەیەک بۆ چوونە نێو پایتەخت بەکاربێنن دوای بردومان و تۆپبارانی بەردەوامی سوپای رووسیا ئێستا بەشی زۆری ژێرخانی بووچا لە نێو چووە شارەکە خاپور بووە و کەم باڵەخانە ماوە زەبرێکی بەرنەکەوت بێت بابەتی تەرمەکانیش پرسیارێکە بۆ دادگای نێودەوڵەتی بەجێماوە